ئێرە یەکەمین هەفتە بازاڕی کشتتوکاڵیە و یەکەمین پرۆژەی گەشت و کاڵیە لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراق. من لێرەم لە کێڵگەی کوردستانم لە پارێزگای هەڵەبجە. بەر لە ئێستا جوتیارەکە بەرهەمەکانی پارەی نەدەکرد لە عەلوە یاخود پارەیەکی زۆر کەمی دەکرد. هەندێک جار قازان سەری مای دەخوارد. بۆیە بیری لەوە کردەوە پرۆژەیەکی جیاواز بۆ بەرهەمەکانی دروست بکات. پرۆژەکەی دروست کرد و پرۆژەکە بووە پردێک لە نێوان جوتیاران و هاوڵاتیان کە بە هەمان نرخی عەلوە دەفرۆشێن. بەمەش پارەی عەلوە و بارکردنی بەقاڵەکان ڕاستەوخۆ بۆ کڕیارەکان دەگەڕێتەوە. لە ڕاستیدا بەهۆی ئەوەی ئێمە بەرهەمەکانمان قەتیزما بوو لە بازارەکاندا پێش 5 ساڵ لەمەوە پێش بڕیاری ئەوەمدا یەکەمین هەفتە بازاری کشتتوکاڵی لەسەر ئەم زەویە دروست بکەین. هەرکەس دێتە ئێرە دەتوانێت بەدەستی خۆی بەرهەمەکان لێ بکاتەوە. هەندێک بەرهەمیش ئامادەیە بۆ ئەو کەسانەی کە تااقەتی لێکردنەوەیان نییە. زیاتر لە 120 جۆر بەرهەمی کشتتوکاڵی لەم کێڵگەیەدا هەیە کە ڕەنگە زۆربەی لە بازارەکاندا بەدی نەکەی. هی کێڵگەی کوردستان خۆیەتی. لە کێڵگەی کوردستان ئەو گەشتیارانەی کە سەردانی کێڵگەی کوردستان دەکەن بەدەستی خۆیان ئەو بەرهەمانە لێ دەکەنەوە و تەنها بە نرخی عەلوەکان دەگاتە دەستی یەکەم دەستی دووەم کە ئێمە دەستی یەکەمین وەکو جوتیارەوە دەستی دووەم یەکسەر هاوڵاتی ئەوەش ئەوەکە کە هاوڵاتی بە نرخێکی زۆر گونجاو بەرهەمەکان بگاتە دەستی. من ئێستا بەوە وەسفمە کرد کە ئەڵم ڕێکۆک و بەهەشت وایە ینی دەست بۆ میوەکە ئاوێ ڕێکەتوانی بیخۆی بەڕاستی شوێنێکی زۆر خۆشە و دەستخۆشیان لێکم. شوێنێکی گەشتیاریە هەمووی باخ و باخاتە هەمووی شتی کۆنە ڕەسمی کۆنە هی شاعیرەکان هی پیا و ماقوڵەکان یعنی زۆر زۆر شوێنێکی خۆشە. خانمانی دەزڕەنگێنی هەڵەبجەش بێبەژنین لەو جوانی کە خوا بەم کێڵگەیی داوە. ئەوانیش بە خواردنە کوردەواریەکانیان و کارە دەستەکانیان ڕۆڵێکی سەرەکی دەبینن لە پێشوازی گەشتیارەکاندا. لێرە تەنها بەروبوومە کشتتوکاڵیەکان نابێتەوە بۆ ماڵەوە بەڵکو لە ڕێگەی دروستکردنی ماڵی پاشا و دیواربەندی ئازیزان ئاشنا دەبێت بە مێژووی هەڵەبجە ئەو کەسانی کە لە ڕابردوو لە هەڵەبجە کاریگەریان هەبووە. Thank you.